بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگوی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەم لە گفتوگوی ئەمڕۆماندا قسە لەسەر گرانفرۆشی و سەقامگیری بازار بکەین لە هەرێمی کوردستان یاخود قسە لەسەر ئاسایشی خۆراک بکەین دەپرسین ئایا ئاسایشی خۆراک چییە؟ لە ڕوانگەی ئیسلامەوە چۆن دەڕوانێتە ئاسایشی خۆراک؟ ئایا ئاسایشی خۆراک گرێدراوی سەقامگیری کۆمەڵایەتیە؟ تا چەند لە ڕوانگەی ئیسلامەوە قسە لەسەر ئەوە کراوەکە ئایا ئاسایشی خۆراک یاخود گرانفرۆشی سەرکۆنە بکرێت؟ هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر ئەم باسوتەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدولەتیف یاسین توێژەر لە زانستی ئیسلامی، دکتۆر ئیدریس ڕەمەزان توێژەر لە سیاسەتی دارایی و نەختینەی. سوپاسانەکەم بۆ ئامادەبوونتان لەم گفتوگۆیە. دکتۆر لە بەڕێستەوە دەست پێ بکەم، لەعنی زۆر جار ئێمە قسە لەسەرەوە کرێت لەسەر گرانفرۆشی و لەسەر بەرزکردنەوەی نرخی شمەک و کاڵا. بێگومان لە ناو قورئانیشا ڕووبەرێکی فراوان هەیە و خیتابێکی گەورە هەیە لەسەر مەسەلەی قوت و ژیان و نان و برسێتی و چوزانم کشت و کاڵ و دەستکەوت و داهات و ئەوانە. یعنی چۆن لە ڕوانگەی ئیسلامەوە قسە لەسەر ئاسایشی خۆراک کراوە؟ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله. زۆر سپاس بۆ دیدارم. وڵا مامۆستاگە ئیزن هەبێ من يعني تیشکە بخمەسە قەزی ژێرخانی تێگەیشتن لە چەمکانە. یەک لەو گرفتە گەورانێک ئێستامە تووشی دەبین ئەوەی ئێمە بە تەجزیئە تەماشا بابەتەکان دەکەن. ئەوەی گرفتی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان چ باسەکێرانەیە ئەو نەزرە تەجزیئەیە وا لێ کردووە تۆ کە قسە بابەتە دەکەی ئەو بابەتە نوعەما تەتەڕوف دەکاتن یان تۆغیان دەکاتە سەر هەموو جانبەکانی دیکە. بۆ نمونە ئیشکال لێران هەیە ئەو زەمینەی هەرێمی کوردستان تێکچووان ژینگە تێکچووان تێک نەچوە ژینگە بە شێوە گشتەکەی ئەو ژینگە تێکچووان تێک نەچووە بۆیە لە ژینگەی تێکچوو ئەتوەر چەمکێک عەرز دەکەی ئەو چەمکە شوێنی خۆی ناگریتن تێچێداتن. بۆیە ئێستا گەورەترین گرفت لە وڵاتێمە ئەوەی کە سەرهەردانی قەیرانەکانن سەرەتا نەبوونی متمانەیە لە مابەین دەسەڵات و خەڵک، نەبوونی متمانێ لە نێوان دەسەڵات زائدەن خەڵک. کاتێک ئەوە ترازە وەگەوە وابیت متمان نێوان باوک و کوڕ بترازێ خێزان و برێن سەرپەرشتیاری خێزان نێوانیان ترازا و متمان نەما ئەو کاتە تۆ هەر تەفسیرێک بۆ بابەتەکە بکەی تەفسیرەکە شوێنی خۆی ناگرین. ئێستا لا ئێمە خۆ ئێستا مەسەلەن زانای مامۆستا تەخەسوسی ئێمە دەزانین لە ئاسی جیهان چ لە بوعدە مێژوویەکەی ڕابگرێت چ لە بوعدە هەنووکایەکەی دامن نرخ بەرز و نزمیتە دەکەویتن لە هەموو شتێک. جار هەیە علاقی بە ئەنزیمەی دەولیدا هەیە، جاری علاقی بە تەغییری سیاسیدا هەیە، جار هەیە علاقی بە سیستەمی دەسەڵاتی برین سیستەمە کەونیەکەدا هەیە. بەڵام ئەو گرفتەی لە هەرێمی کوردستان دروست دەکاتن نەبوونی متمانی لە مابەینی حکوومەت و لە مابەینی خەڵک. کاتێک خەڵک متمانی بە حکوومەت نەما هەر شتێک دروست بێتن ئەمە بە نەزەریەی قۆرخکردن و احتیکار و ئیلی ئاخیر دەباتن. ئەو نەزەڕێ وای لێ کردی ئێستا خەڵک کە بەبێ متمانە دەڕوانتە دەسەڵاتی خۆی کە دەسەڵاتێک بەشەکە لە وڵاتی خۆت، دەسەڵات حکومڕانی بەشەکە لە کیانی خۆت کە تو متمانت پێ نەما ئەو کاتی تو حد نرخێک بەرز بۆەوە تۆ ناچێ گومانە باشەکە پێ ببەی بۆ چونکە خۆت ئەسڵ متمان بە دەسەڵاتکردانیە. بۆیە ئەوانەی کە متمانیشە بە دەسەڵاتێ یان تێدا مستەفیدن ئەوان دائما تەفسیری مبەرر بۆ دێنتەوە، ئەویان ئیتیهامی دەکا ئەوەش هەم مبەرری بۆ دێنتەوە. ئیشکالی لەوێ ڕادروست دەبێتن. خاڵی دیکەی وەی لێ هاتووە ئێستا ئەو حملە ئیعلامی کە هەیە کە ئیعلامێک بەڕاستی لە هەرێم بەڕێوە دەچیتن نامەسئولانە تەعامل لەگەڵ شت دەکات. ئەو وای لێ کردووە يعني بەرز و نزمی بازار ڕبتە بە هەواڵی ئێوارە. يعني دوو نوع بەرز و نزمی دێ بەرزەکە ئەوە علاقی بە ئەنزیمەی دەولیدا هەیە بەعضەشی علاقی بە سیستەمی ناوخۆدایە. سیستەمی ناوخۆشمە علاقی یەکسەر بە ئیعلام ئێوارە بڕیادە بەرز دەبین یان نەزم نابین. ئەگە بین لە تعریف پێناسیی بکەین چونکە ئەمە کە باسی هەڵاوسان و یعنی بەرز و نزمی نرخ و هەر بابەتێکی اقتصادی یان فکری یان اجتماعی دەکرێن ئەو کەسێک کە یعنی دەکەوتە ژێر ئەو هەژمونە خودی تاکە ئینسانەکان خۆیان دەکەونە ژێر ئەو تاکە یعنی عەفوەن ژێر ئەو هەژمون و ئەو زەختێک کە دەکەوتە سەریان ئیتر ئەو لە جیرفان ڕابگرێت تا دەگاتە هەموو ئەطرافی ئینسانەکان. لە وڵاتی ئینسانەکان مام دەکرێن مەسەلەن ئێستا بڕون لە هەدا دەنیشی تاکەشی کورد کۆمەڵێک گرفتی هەیە پێی دەرەی مەعاش دێن نازم دێیان نایە دەرێ ئەو نانەگران بۆ درێتر ئەوە حکوومەت ئیستیغلال دەکاتن خطای بەرامبەر درێ نەخێر
علاقه باقتصاد برفع اسعار دوليدا هي لولا دي انسان وزاره الشكل بولي بنزين برزبته وزاره لولا بيدري والله تماتا برزبته ورسق برزبته انسان كان بلبي بتشتكى بكرم يعني بلبي انسان مالي خوي حركه بقاتن بو سركار ويشكي خوي لمالي ويران كراي ضروري راقي عندنا يعني ضروري دارين ويران بو تو انسان يعني دائما الشريعات لاجواء استقرار شديد ذكاتها لاجواء يم الجنسي وحاله طوارئ تناتو بريارك بدي امان درست يا درسته بوتون باش صيغه درست شو ناقل باش تو ما وصف صورك الا رافي قران يا لتفسير يعني او روبريك لقران باسك اسلام يا خطاب قران شلون اروانيته مسلي اسايشي خوراكي یا دابینکردنی ژیانی خەڵک لە ڕوانگەی ئاسایشی خۆراکیەوە تەنانەت گران فرۆشی کە ئەوەی نرخ بەرزە بێتەوە دواتر قسەی لەسەرەکرێت و خەڵک کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی تووشی جۆرێ لە شڵەژانە بێت. گەورەترین شت کە لە ناو ئەهلی علم ینی لە فوقەها باسییان کردیە کە ئیسناد دەکەن لەسەر حەدیث پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام باسی احتیکارە محتەکر ئەو قەزی احتیکاری بەشێکی گەورەی هەیە لە ئیدارەی قەزیەکەی بۆ كاتك خوي قال إنسان دروس كلوا كومل كشتي دبوا إنسان دا سبر كلوا أو ناكل بكرة بر مزايدة سياسي يعني حتى لأثناء حربيش مثلا إما بين قانون وضعيش اشتكى في دريني يا ساي حرب لا يا ساي حرب تجاوزناك تسهل قضايا خصوصات إنسان كان لو أنا قضية أو خوراكة حتى الأثناء حربيش كحالش ناطق طريقة ناكل تدخل كيس قضية أو قوت بو أمان تابت بإنسان كان ده علاقه بانسان ده هي اقول لك كاتي حرب وابي قلت لك كاتي اسايج يعني كاتي طبيعي ده تبودنيه دزبرينا او كفيدرين بجير وجاني خلق كانسان سدجيتن بو لقضيه احتكار كدسكاري كلنا لقوت روجاني خلق يعني عندك كده تبابي كبيره كانسان تو جياري تسعيره بكرتن اقل للمنظور الشرعي كيف انه بابي كبائر سيدكرتن تو ياري كيبا إفساد يعني بقوتي خلشي يعني بفيدرين فقيه أبو حنيفة بقاضي فسادك تو مثلا خلق بترسيني لقاضي قوتي أنا بله سپاس دكتور إدريس لروانگەی زانستی ئابووری و ئاسایشی خۆراک چییە چۆن پێناسەکراوە سەرەتا بەناوی خۆی ئەوەی کە لە ڕوانگەی ئابووری ئەگەر تەماشا بکەین بە تایبەت ئاسایشی خۆراکی جۆرێکە لە ئاسایشی نەتەوەی لە وڵات بەڵکو دابینکردنی ئاسایشی خۆراک لە هەر وڵاتێکدا هۆکارێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئاسایشی نەتەوەی تو لە وڵاتەکەت بپارێزی بەڵام زۆر جار ئەگەر ئاسایشی خۆراک کەوتە دۆخێکی زۆر مەترسیدار ئەمە کاریگەریەکی تەواوی دەبێت لەسەر ئاسایشی نەتەوەی وڵاتەکەش زۆر جار ئێمە لێدوانی بەرپرسان یاخود دەتوانین بڵێن دەسەڵاتی سیاسی یان چەندین بواری تر زۆر جار هۆکارێکی زۆر گرنگ دێنەوە کە ئێمە ئاسایشی نەتەوەی خۆمان لە ئاستێکی زۆر نامەترسیدارە یاخود لە ئاستێکی سەقامگیردەیە بەڵام بەڕێی من زۆر جار ئەمە زەنگی مەترسیدارە بۆ ئەوەی لە کاتێک گرانبوون یاخود دەتوانین بڵین چەندین کێشەی جۆراوجۆر کە ڕۆژانە بەرۆکی ئەم میلەتە دەگرن ئەمە هۆکارێکی زۆر مەترسیدارە بۆ ئەوەی کە تو ئاسایشی نەتەوەیت لە دۆخێکی زۆر مەترسیدارە ئەگەر بێت و حکوومەت بە ئاگادار نێتەوە بەڕێی من لەوانەیە دۆخەکە بەرەو ئاڵۆزیەتێکی تر یعنی بە بڕوای تو ئاسایشی یا لە ڕوانگەی زانستی ئابووریەوە ئاسایشی خۆراک و ئاسایشی نیشتیمانی گرێدراوی یەکن بەشێکی زۆر نەبڕا و بەشێکی تەواوی ئاسایشی نەتەوەیە چونکە بۆ میلەت هۆکاری تەواوی حکوومەتە وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد ئەگەر بێت و بۆ نمونە خەڵک لە برسا بمری حجاری وایە بە تایبەت سەرهەڵدانی هەژاران دەتوانی بڵێن زۆر جار لەوانەیە تەڕۆحشکیش پێکەوە بستێت ئێمە دۆخی وڵاتانی دراوسێ و یاخود جیهانی عەرەبیشمان لە بێچاوە کە ئەمانە هۆکاری سەرەکی چ بوون هۆکاری هەژاری بوون و زۆر جار لەوانەیە قڕکردنی دەسەڵات بوو و پێنەدانی بۆ نمونە ماف بە هاوڵاتیان وای کرد کە دەسەڵاتی نەتەوەی ئەو وڵاتەش گۆڕانکاریەکی تەواوی ئابووری بەخۆیەوە ببینێت باشە فاکتەرەکانی سەرهەڵدانی بۆ نەهەڵاوسان یا گرانبوون یا تێکچوونی ئاسایشی خۆراک چییە لە ڕوانگەی زانستەکەی جەنابتانەوە کە پسپۆر ئەگەر لە ڕوانگەی ئابووری و زۆر جار ئێمە یاسایەکمان هەیە لە ئابووری بە حکم ئەوەی کە زۆر جار تو داوای هەر شتێک بکەی لە داواکاریەکە نرخەکان بەرەو بەرزبوونەوەیکی تاوا دەچێت بەڵام ئەم جۆرە یاسایانە لە هەرێمی کوردستاندا زۆر بەداخەوە دەتوانین بڵین جێیەکی نابێتەوە بۆ چونکە زۆر جار لەوانەیە داواشت لەسەر شتەکان نییە بەڵام دەبینی نرخەکەی زۆر لە ئاستێکی ڕادەبەدەر بەرزە ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لایەنی ئابووری بە سیاسی کراوە و زۆر جاریش لەوانەیە دەسەڵاتی سیاسی زاڵە بەسەر بواری ئابووری وای کردووە کە یاسایەکانی ئابووری بە شێوازێکی ڕادەبەدەر کاری خۆیان بە جوانی و ڕێکوبێکی ئەنجام نەدەن بەڵام ئەمە بەس یعنی عەرز و تەڵەب بڵێن خستنە ڕوو خواستە
باش تا چەند ئاسایشی خۆراک گرێدراوی ئاشتی کۆمەڵایەتی یعنی تا چەند کار لەسەر نەسیجی تێکچوونی نەسیجی کۆمەلگاکە یعنی ئەگەر ئاسایشی خۆراک تێکچێوەکو جەنابەت باس کرد بوتت ئاسایشی نەتەوەی و خۆراک گرێدراوی یەکترین بەشێکی ڕوبەرێکی بەرفراوانە ئەی ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری کۆمەڵایەتی تا چەند پەیوەندی پێوەیە بەڕێی من ئەمە شتێکی زۆر گرنگە زۆرجە لەوانەیە دەسەڵات منەت بەسەر هاوڵاتیان دەکات هەندێک خزمەت گوزاری هەیە ئەرکی سەرشانی دەوڵەتە دابینی بکات بۆ هاوڵاتیان ناگرێت و منەتێک لە خەڵکەکەی خۆت بکەی و کاکە من ئاوت بۆ دابین دەکەم یا خۆت بۆ نمونە کارەبات بۆ دابین ئەمە ضروریاتی ژیانە هەر جۆرە وڵاتێک یاخود هەر جۆرە دەسەڵاتێک بە هەر میکانیزمێک و سیستەمێکی جیاوازی دنیا ئەمە ئەرکی سەرشانی دی بۆ نمونە خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات ئەگەر بێت ئەم جۆرە خزمەت گوزاریانە کاری خۆیان بەجددی بکەن بەڕێی من ئاشتەوایی لە ناو هاوڵاتیانیشدا دروست دەبێت بەڵام لە کاتێک تو خەڵکەکەت برسیە ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاشتەوایی بۆ نمونە ئابووری و ڕامیاریش لە وڵاتەکەدا بەرپا ناکرێت و ئەمە لەوانەیە کاریگەریەکی نەگەتیو دەکاتە سەر ئاست و دۆخی کۆمەڵایەتی و لەوانەیە کاریگەریەکی زۆر خراپیش دروست بکات بۆ ئەوەی کەەوە دەسەڵاتی سیاسیش گۆڕانکاری پێدا بکرێت لە ڕێگەی چیەوە لە ڕێگە ئەم جۆرە فشارانی کە لەسەر خەڵکەوە هەیە بەڵێ ئەوەی کەمە بەستە زیاتر زۆرجا کۆمەلگا تووشی ئینحرافە بەیا لادان بەوەی پێوتریان چۆنەڵی تاوان دەستدرێژی ناسەقامگیری لە ژیانی کۆمەڵاتیا دروسە بێت تەجاوزکردنە سەر حیاتی یەکتری و سەر بەرژەوەندی یەکتری یعنی ئەگەر بۆ خۆی ئاسایشی خۆراک یاخود دابین نەبێ یاخود ئەگە ئەم گران فرۆشی بە شێوەیەکی گشتی بەردەوام بێت لە نێوانی دەستکەوت و خەرجیا بۆ خۆی هەز ناکە یعنی کۆمەلگا هێدی بەرە ئەوە ڕواکە میعنی سەقامگیری لەدەست بە بەڕێی منی گرنگترین فاکتەرە ئابوووریەکانە چونکە زۆر جار کەسەکە ئەگەر برسی بێ دەچێت تاوان دەکات یاخود بۆ نمونە دزی دەکات یاخود کەسێک ئەگەر بۆ نمونە بێکار بێت هەوڵی خۆکوشتن دەدات و یان چەندین گرفتی تر بۆیە ئەو جۆرە هۆکارانی ئابووری کاریگەریەکی تەواویان هەیە بۆ دۆخی کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشدا چەندین هۆکاری کۆمەڵایەتی بۆ دوای خۆیدا دەهێنێت و ئەمەش کاتێک کەش لە ژاوی لەناو کۆمەلگادا دروست بوو کاریگەری دەخاتە سەر ئاستی باڵای دەسەڵاتی سیاسی و چەندین بواری تریش بۆیە گرنگترین فاکتەرە ئابوووریەکانە جا ئەمەش ئەرکی من ناڵێن بۆ نمونە بەس دەسەڵاتە بەڵکو زۆر جار دۆخەکە هاوڵاتیش بەرپرسە بۆ چونکە جاری وهەیە لەوانەیە کاریش هەیە بەڵام هاوڵاتی هەوڵ بۆ نادات یاخود لەوانی ئێمە ڕازینین بە هەموو کارێکیشکە ئەنجام بدەین ئەمانە هەمووی دۆخی زۆر لاوازی کۆمەڵایەتی دروست دەکات لەناو هاوڵاتیاندا و کاریگەریەکی تەواویش دروست دەکات لەسەر لایەنی سیاسی وڵات بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەبینین بە تایبەتی ئەوە ماوەی چەند ساڵێکە و چەند مانگی ڕابردوش هەستەکەی نرخ بەرەو بەرزبوونەوە چێ لە هەرێمی کوردستانە یەکێک یاخود کەلوپەل و شمە گرانە بێ بە تایبەتی ئێستا لە حاڵی حازرا مەسلەی نان قسەی لەسەر زۆرەکرێ نان ئەگەر لە ڕوانگەی معریفیەکەیەوە یا لە ڕوانگەی زانستی ئابووری و قسە لەسەر نانکەین بەواتە فراوانەکەی چۆن پێناس ئەکرێ عنی کە نان چۆنەڵی مەترسیدارە ئەگەر دەست بۆ گرانکردنی یاخود دەست بە سەراگرتنی یا شاردنەوەی ببرێت نانوەکو ئاماژەت پێکرد قوتی سەرێکی هاوڵاتیان و قوتی سەرێکی خەڵکە بۆیە گرانکردنی ئەمە دەتوانین بڵین زەنگێکی مەترسیدارە بۆچی بۆ گرانکردنی گرنگترین ئەو جۆرە خزمەت گوزاری ئەو جۆرە پێداویستیانی کە هاوڵاتی ڕۆژانە پێویستی بێ هەیە بۆ چونکە نان بە بەردەوامی تو پێویستیت بێ هەیە و ناتوانانی بۆ نمونە پاشگەز بینەی ئەگەر بێت و ئەمە گران بێت کاریگەریەکی زۆر خراپ دەکاتە سەر دۆخی ئاسایشی نەتەوەیش بۆ چونکە یەکێک لە گرنگترین جۆرەکانی ئاسایشی نەتەوەی ئاسایشی گشت و کاڵیە ئەنی لەم کاتەوە تو هەوڵ دەدەیتەوە ئەو جۆرە وڵاتێک کە تو بانگەوازی بۆ دەکەی و ئێمە بەرەو گشت و کاڵی و بەرەو چەندین حاڵەتی دەردەڕۆین بەڕێی من ئەمە هۆکاری زۆر گرنگ نییە بۆ چونکە ئەگەر وڵاتێکی گشت و کاڵی بێت تو نانچی بۆ نمونە نانگران بکەی بەڵکو ئەم جۆرە گەنمەی کەوا لە وڵاتەیدا دێتە بەرپا تو دەتوانی بۆ نمونە بەرهەمی بهێنی و لە هەمان کاتیشدا بەکاری بینی بۆ سەرچاوی گرنگ زۆر جاریش بیانووی سەرێکی ئەم گرانکردن ئەوەیە کە بۆ نمونە ئارد لە دەورەوەی وڵاتدا دێت تو لە وڵاتە دەتوانی دروستی بکەی و لە هەمان کاتیشدا نرخەکە بە شێوازێکی زۆر کەم دریش بدەیە هاوڵاتیان بەڵام بۆ ناکرێت ئەمە وەکو ئاماژەم پێکرد لە خاڵی یەکەمەوە ئەمە زۆر جار لەوانەیە دەسەڵاتی سیاسی کاریگەریەکی نەگەتیڤی هەیە لەسەرەوەی یان ڕێگە نادات بە دروستکردنی کارگەی جۆرا و جۆر یاخود دەتوانین بڵین زۆر جار مافی دەسەڵاتداران زەوت دەکرێت لەو جۆرە ڕێگایانەوە یان چەندین هۆکاری تر لە پشتم جۆرە بەرزبوونەوەی دەبن. بەڵێ سپاس دکتۆر عەبدولەتیف تا چەند گران فرۆشی یاخود تێکچوونی ئاسایشی خۆراک هەروەکو مامۆستا وەڵامی هەندێکیایەوە یعنی گرێدراوی سەقامگیری کۆمەڵایەتیە لە هەرێمی کوردستان وەڵا ئەوەی کە توێژەران لە مەجای
کۆمەڵایەتی و یان سایکۆلۆجی باسییان کردی لە سەرهەردانی تونتیژین ناو خێزان ڕابگرە تا دەگێ قوتابخانە تا دەگێ شوێنە بەشێکی ئەوانە دەرێن هۆکارەکەی بریتە لە گرانی و لە نەهامەتی بێداری خەڵکەکەی یان کاتێک کە خێزانێک بە عینەوەگرین ئەگە باری بژێ ئاماژەی پێکەکە باری بژێویان خراپبێتن ئەوە زیاد تەوقعی لێ بکە یعنی دەست بۆشتی خراپتر بن بۆ باسی قوتی ڕۆژانەیتیان بۆ یەک لەو کە خۆی گەورە لە وەصفی خۆی دەکا کە من دەکاتە هۆکار یعنی وەک لامی فليعبدوا رب هذا البيت أو قضية ليرة كدفن بخاي أو مع بيتك ومس كعبة بباريسرية له الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني تربوني إنسان كان ربطي با آسايش قشتي كده ما وصل ما جاي فيكر خوف لي آسايش قشتيه إطعام كات إنسان تربو وكقوت روجاني خوي دستبر بوي كم تربير ذكاته ودزباوي دزدرج كات سد مالي خلشي ديكا بۆ چونکە خۆی لەناو دائرێکی ئەماندا هەیە بەڵام کاتی خۆی و خێزانی کەتە بەر هەراشە و یا مەترسی برسێتی ئەو کات تەوەقعی لێ بکە بۆ دائرەی برسێتی لە دائرەی برسێتی مجتەمع عجایبی شۆڕشی گەورە دروست بووە لە بێنژوو کۆمەڵێک یان پێیان گوتە شۆڕشی برسیەکان ئەو بابەتێکی مەوزوعیە دەبێت با بەجددی حکومەت بیر لێ بکاتەوە چونکە خۆی زەرەر دەکات ئێستا تێکچوونی یعنی نقمبوونی ئەو کەشتی خەڵک لەسێ دەژیتن هەر هەمووان تێدا هەیە کە حکومەت ڕێگا خەڵکانێک قوتی ڕۆژانی خەڵک یان قوتی ئەساسیاتی خەڵک دەستی بۆ بباتن ئەمێک لە کارەساتەکان بە بڕای تۆ دکتۆر بوورە بە بڕۆ عنی ئەو توندوتیژی خێزانی کە تۆ باسیەکەیت وەکو خۆش دەڵێ بڵێن پسپۆڕی تۆیە لە بواری تەفسیر و توندوتیژی خێزانی یعنی مەسلەی ئاسایشی خۆراک یا گرانبوونی نرخ یان گرانی نان بەواتە فراوانەکەی کۆی یعنی پێکاتەکانی خواردن بگرێتەوە يعني أما بۆ خۆی بەشێکە لەسەر هەڵدانی توندوتیژی خێزانی هەموو تۆژەنە باس دەکەن من یەک مەبحەس مثل نووسیا لەسەوەی هەرتی عولەمان دەرێن یعنی کە ئینسان کەتە دائرەی برسیەتی هەڕەشەی برسیەکەت سەری بۆ زۆر شت دەست درێژ دەکاتن بۆ زۆر شت حتى جار هەیە نەک جار هەیە بۆ لە سبغە عامە کابرا منطقی عقل دەور نابینی کە ئینسان برسی بوو منطقی عقل دەور نابین تێدا هیچ تەفسیرێک نابین تۆ لە برسی بوونی خۆی بۆی هەنگاوەکانی نەعەقلانینە هەنگاوەکانی نامەنطقینە ناتوانێت تۆ لەو بیئەیە حکمێسدا بدەیت تۆ بۆ دەکەی بۆ چونکە ئەو باسی هەڕەشەی برسێتیە کاتێک ئینسانی تەبعی وایە کاتی ئەو برێن گلۆپە سۆرەی بینی کە خاڵە مەترسیەکەیە شتی یعنی مەردوداتەکەی خراپتر دەبێت لە قەزیی عەرز کە مامۆستا ئاماژە پێکەن لە قەزیی تەڵەب یعنی ئەو شتە لە بازاڕی بۆ نمونە لە بیرماندێ ئەزمەی بەفر ڕوویدا لە هەولێرێ نازم لە کات لە سلێمانی ڕوودایان لە ئەزمەی بەفر لە هەولێرێ خەڵک کوژرا یان لەسەر سڕێ بەفر خەڵکیان کوشت خەڵک یعنی ڕوح کێشرا خەڵک بە دەمانچە خەڵکی داکوشتی لەسەر بەفری کاتێک مەسەن عائلەی وەک من ڕۆژێ تا ئێوارە پێویستی بە یەک برن چارێک بەفر هەبوو بن ئیشی خۆم پێ دەبەر دەکەم لە کاتی ئەزمە حازم دەفتە سەر قالبەچی بۆ واز دەکەم ئەزمە سبە و دووە و سێ دەخانی بۆیە بن پەردەمە مەساحەتی زیاتر یعنی ڕۆژی پێشتر کە ئێشتا باسی ئەزمەکە نیە قەیرانەکە دروست نەبووە من حازم بە 6 دانە دەیکڕم بۆ عایلە خۆم 7 دانە دەیکڕم شم پێ نییە بەڵام کە دەفتە ئەزمە دەچم من درێم با 4000 دانە بدێ بۆ چکە احتیمال هەیە سبەینێ لە 6 دانە بتە 4 دان بتە 2 دان بە هەزاری بۆیە عەرز ئۆتۆماتیک تەڵەب زیاد دەکات کاتی ئینسان ترسا لە گلۆپەکە پێ بوو دزانی مەترسی هەیە تەڵەبی زیاد دەکات لەسەر کە لە بازاڕی هەیە عەرزیش کە لە بازار کرای بە پێی ئەو تەڵەبەیە کە دونیا و پێرێ و بەستر پێرێ کراوە بەڵام کاتی ئەوڕۆ من بەیان دەزانم تەسعیرە یعنی شت گران دەبی حتا بنزین من لە بیرم دیگە ئەزمەی بنزین کە بۆ ئەزمە 2000 خەڵک تو بوو 5 لتر سڕێ بەزینی گرتە بوو بۆ 5 لتر تا نیوتان چه قسەرزانکەی بەڵام کە بۆ ئەزمە تۆ حاضر بە 5 لتریش هەیە بە هەندی دەبینی بۆی خەڵک هات بۆ سڕێ ئەوانەی کە خزمان هەبوو لە بەنزیخانەکان دەیگۆ سیارە هەیە سڕێی بڕی گەیشتەکە من تێم کردەوە بای 5 لتری خوارد بە زیانی زیاد نەخواردووە بۆی ئەو دائیرەوە دەکاتە ئینسان دائما لە حالەت نفسی خراپدا بژیتن مەردوودەکانی نامەنطقیە و ناعەقلانیە باش ئەگەر ئێستا ئێمە وەکو لە مامۆساشم پرسی یعنی ئێستا بۆ لەم لەحزەیە زۆر قسە لەسەر گرانبوونی ئارد و نانەکرێن نان ئەگەر بەوا تا فراوانەکەی وەربگرین نان تا چەند مەترسیە گەورەکەیە کە دەستبردن بۆی هێڵی سوورە گرانبوونی ئەگەر قیاسی ینی بەرزبوونی نرخی نام بکرد لەگەر بنزین یعنی نیوانەکەی زۆر جیاوازە تۆ بنزین دەکرێنەوە عەمەل کەم تەرخیم لێ بکەن يعني شوێنە پێ بە پاسکلێک شتێک بەڵام کە تۆ منداڵەکەن برسی کرد یا خۆم برسی بووم یعنی تۆ هیچ مەخرەجێک من هێشتەوە هیچ منفەزێک هیچ حەلێک تۆ تەنها حەلێک بۆ من دێلیەوە کە من
بس خەتە نامەنطقی و ناعقلانیەکەم يعني تۆ ئەوە کە پێ بوعدە ئینسانیەکەی کە لە ئیتاری منطقیەت و عقلانیت بێ دەکات و نایمینێ دەست ئەوەی دیکە بۆیە لەو دائیرانەی مەسەن ئەو منطقە کە پێ هەژار نشینن حتى لە وڵاتانی پێشکەوتوو ئەو منطقانی کە هەژار نشین حکومەت لە مەڕووی خەدەماتیەوە ناتوان دابینیەوە بکاتن ئەوانە دایمەن شوێنی مەترسین حتى لە خودی نیویۆرک کۆمەڵ منطقەیە بەهەڕەشە دروست دەکات لەسەر ئاسایشی نیویۆرک بە کاملی لە کاتی ئەو فێزان ڕوویدا لە نیوۆریانز بۆ ئەوزەم کە ڕێیدا خۆ بینیمە ئەوەی لەوەی ڕوویدا باسی مارکێتەکان بوو کە ئەرزاق وشتی تێدا هەبوو کە ئەو حالش تاریە بوو تەن ساعتێک خایەن طبعا هەرچی مارکێت بوو لێوەندەرێ کەتە بەر شاڵاوی تاڵانکردن و تێکشکاندن بۆ چونکە ئەو ئینسانی لێوەندەرێ کە پێشتر تۆ برسیت کردووە لە برسیتی خۆیت ئەو سەیری خۆی دەکات سەیری ئاسایشە گشتەکەی ناکاتن بۆیە هەمووشتی بێتەوەقع بکە کە تو تەوەقعی ناکەی بەڵێ سپاس دکتۆری ئیدریس ئامرازەکانی دەستەبەرکردنی ئاسایشی خۆراک چییە ینی چ ڕێگەیە بگیرێتە بەر بۆ ئەوەی کە ڕێ لەوە بگیرێ گرانفرۆشی نەکرێ ئاسایشی خۆراک دابین بکرێ ژیانی هاوڵاتی لە ڕووی خۆراک و لە ڕووی ژیانکردنی ڕۆژانەوە ژیانێکی شکۆمەندانە بێ بەڵام ناوبڕێوەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەر دەگرم و دەگەڕێمە وڵات دووبارە سڵاو دکتۆری ئیدریس بەر لە ناوبڕەکە پرسیاری دەستەبەرکردنی ئامرازەکانی ئاسایشی خۆراکم کرد بەڕێی من لە هەر وڵاتێک ئەگەر هاتوو ئەمرازەکانی دەستەبەرکردنی ئاسایشی خۆراک بەرپا نەکرا تو لەم وڵاتە یاخود دۆخی ئەم وڵاتە بترسێ یاخود دەتوانین بڵێ مەترسیدارە لە هەرێمی کوردستان ئێمە وزارەتێکمانەی بەرامی وزارەتی پلاندانان بەڕێی من نازانم کاری ئەم جۆرە وزارەتە چییە بۆ چونکە تو دەبی ساڵانە بۆ نمونە ئەو جۆرە بەشەیکەوە پێویستە بۆ خۆراکی هاوڵاتیانی خۆت دەستەبەری بکە خودیاری بکەیت بۆ نمونە پێویستیمان بەوەندە بەرهەمەکانی خۆراکە بەوەندە بەرهەمانی کە تایبەتە بە بواری گشتوکاڵ یا خۆتر بوارێکی تر جا ئەمە زۆر گرنگە تو لە وڵاتێک لەوانەیە خۆڵەکەت لە ئاستێکی زۆر باشە سەرچاوەکانی ئاویت هۆکاری زۆر گرنگن بۆ ئەوەی تو بەرهەمەکانی ناوخۆی دابین بکەی و دەستەبەر بکەی هەرچەندە بەرنامەیەم حکوومەتە لە سەرەتاوە هۆکاری زۆر گرنگ بۆ گرنگیدان بە بواری گشتوکاڵی بەڵام ئەوە دەتوانانی بڵێن چەند ساڵ ڕۆیشت بەڵام ئەم جۆرە بەرنامەیە و لە هەمان کاتیشدا جێبەجێکردنی بەرنامەکە نەمان بینیوە کە ئایا دۆخەکەی بە چه ئاستێکدا گەیاندووە لە وڵاتێکدا ئەگەر هاتوو تو نەتوانی ئاسایشی خۆراک دابین بکەین وەکو ئاماژەم پێکرد مەترسیەکی تەواو دەبێتە سەر ئاسایشی نەتەوەیت و ئاسایشی ئابووریت و ئاسایشی کۆمەڵایەتیت و چەندین جۆری تری ئاسایش جا گرنگترین فاکتەر ئەوەیەکەوە تو ئاسایشی خۆراکت بە هەند وەربگیری و گرنگێکی تەواوی پێ بدەیت نەک پشتی بێ بەبەستی بە هاوڵات یاخود بە وڵاتانی ترەوە یاخود بڵێ ئەگەر بێت و خاڵە سنووریەکاندا بخرێت ئێمە ئاسایشی نەتەوەی یاخود ئاسایشی خۆراکمان ئاستێکی مەترسیداردایە کە وەکو دەیبینین زۆرجار لەوانەیە داخستنی سنوورەکان بەهێنانی هێلکە یاخود سەرەکیترین دەتوانین بڵێن ئەم جۆرە بەرهەمانی کە دەتوانین لە وڵاتدا دروستی بکەیت دەبێتە ئەزمە و یاخود قەیرانی جۆر دروست دەبێت لە وڵاتە بەڵێ خۆ بەڕێزی شتەزانی کوردستان کۆنتری شوێنە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کە خۆراک دۆزراوەتەوە لە کوردستان لە ئەشکەوتەکانە پاشماوە بڵێن گەنم و جۆ بۆ کە مرۆڤی کۆنیش بەکارێناوە هەر بۆ خۆی کوردستان شوێنی کشتتوکاڵە جەنابەت باسی کشتتوکاڵت کرد ئێستا جوتیاران بەدەست ئەوە ئەناڵێنن کە گەنمەکانیان گەنمەکانیان داهاتی نێو پارە ناکە یعنی ئەگەر سیاسەتێکی حکومی هەبێ یا سیاسەتێکی استراتیژی بەهێز هەبێ سیاسەتی ئاسایشی خۆراکە بێ خۆ هەر بۆ خۆی لە بەرهەمە ناو خۆیەکە ئەکرێت ئارد بە نرخێکی هەرزان بێت و کە سەرەکیترین خۆراک بریتە لە نان هەروەک پێشتر باسمان کرد یعنی نرخەکەی هەرزان بێت و دەستی بۆ نەبرێکە وەکو کۆی شمەکەکانی ترکە گران کراوە نرخەکەی بەرز بکرێتەوە گرنگترین شت بۆ بژانەوەی کردی گشتوکاڵی یاخود بۆ نمونە بۆ ئومێد بەخشین بە جوتیاران لە هەرێمی کوردستاندا ئەوەیە تو بەرهەمەکانیان بە بازار بخەی بەڵام زۆر بەداخەوە تو دێ لە سەرەتاوە هاوکاری جوتیار دەکەی و لە کۆتایی پشت لە جوتیار دەکەی ئەمە گرفتی گەورەکەیە بۆ چونکە ئەگەر بێت و حکوومەت سەرپەرشتی فرۆشتنی بەرهەمەکانی جوتیار نەکات یاخود خۆی نەکاتە ساحبی فرۆشتنی بەرهەمەکانیان بەڕای من جوتیار بێ ئومێد دەبێت و زۆر جاریش لەوانەیە ئەو جوتیاریکەوە ئەم ساڵ بەرهەمێکی چاندووە ساڵی دابێت ئەم جۆرە بەرهەمە ناچێنێت و ئەمەش دەبێتە هۆکاری زۆر لاوازی ئەم جۆرە بەرهەمانە و هەرچەندە خاک و خۆڵەکەشت زۆر بەپیت بێت بۆ گشتوکاڵ بەڕای من ئەم جۆرە وڵاتە بەرەو وێرانیەکی گشتوکاڵی جۆر دەڕات کە ئێمە ئێستا تەمەشای ئیرادەیەکان دەکەین زۆر بەداخەوە ئاستی گشتوکاڵی گەشتوتە ئاستێک کە دەتوانین بڵێن لەوانەیە
لادێ لەگەڵ شارت و هیچ جۆرە جیاوازیەکی لێ ناکەی بە حکمی ئەوەی کە هیچ جۆرە شینایەتی و هیچ جۆرە جوتیاری تێدا ناکرێت. بەڵێ ئێستا طبعاً لە باشووری کوردستان باسە چاکسازیە کرێەوە باشکردنی ژیانی خەڵک و موچەخۆر و ئەوە ئەکرێ بەڵام لە چوارچێوەی چاکسازیە یا لە زمنی ئەوە دەگوترێت نرخەکان بەرزەکرێتەوە بۆی حکوومەت داهاتی زۆر بێ ئایا ئەمە لە ڕوانگەی زانستی ئابوووریەوە ئێوەکو پسپۆڕێ و یاوەکو ئەکادیمیە لەو بوارە یاعی تا چەند ئەمە تێڕوانینێکی زانستیەوە چۆنەڵی ئەنجامێکی سەرکەوتوێیە. ئەمە لە هیچ جۆرە یاسایەکی ئابووری جێگای نابێتەوە بۆ چونکە تو داهاتی تا کرد بە شێوازێکی ڕادەبەدەر نەک بەرزت کردووە بەڵکو کەمت کردووە و لە لایەکی تریش دەتەوێت سەرچاوی داهاتەکانی خۆت زیاد بکەیت لە ڕێگەی چیوە لە ڕێگای سەپاندنی باجێکی یەکجار زیاد بەرزکردنەوەی نرخەکان و چەندین حاڵەتی تر لە لایەکە گەر هات و دوو داهاتی تاکرد بەرز کردەوە ئەو کات ئۆتۆماتیکی خۆی لە خۆی ئەگەر حکوومەتش نرخەکان بەرز نکاتەوە بەڵام بە حکمی داهاتە بەرزەکەت داواکاری لەسەر شتەکان زیاد دەبێت نرخەکە بەرز دەبێتەوە. ئەو کات و دەتوانانی سەرچاوەکانی داهاتت بەو جۆرە ڕێگای و میکانیزمە ئابوووریەکە دەستەبەری بکەیت بەڵام نەک لە لایەک تو بێی داهاتی تاک کەمی بکەیە و لە لایەکی تریش بۆ نمونە باج و نرخەکان بەرز بکەیەوە هەم لە لای ئەوەی کە فشارێکی یەکجار زیاتر لەسەر خەڵکەکە دروست کردووە کە داهاتیت کەم کردووە بۆ نتوانێت پێداویستەکانی خۆی دابینی بکات بەو داهاتەکەمە و لە لایەکی تریش تو دەی فشارێکی زیاتریشی لەسەر دەکەی بە بەرزکردنەوەی نرخەکان و بە سەپاندنی چەندین جۆرە ڕسومات و باج ئەمانە هەمووی هۆکارێکی زۆر زۆر گرنگ دروست دەکات لەسەر خەڵکەکە و فشارێکی یەکجار دروست دەکات لەسەر خەڵکەکە کە زۆرجار لەوانەیە خەڵک بگاتە ئاستێکی ڕادەبەدەر احتیمالە وەکو ئاماژەم پێکرد ببێتە هۆکاری قەیران یاخود ببێتە هۆکاری زۆرجار لەوانەیە مظاهرە جۆرە و جۆر و چەندین مەسائلی تر. ماڵە ئەرکی ناوەندە زانستی و زانکۆیەکان چییە بۆ ڕێگرتن لەمەکە لە ڕوانگەی زانستیەوە هەڵسەنگاندن بۆ ئەمە بکەن کە لە کوردستان لە ناو سیاسەتا بۆ بە دیاردە و لە سەرشانی هاوڵاتی هەژار و کەم دەرامەت نرخەکان بەرزەکرێتەوە لە پێناوی بەرزکردنەوەی داهات و دەخیلەی حکوومەتە. بەڕێم زۆر زۆر گرینگە ناوەندەکانی ئەکادمی بە هەماهنگگی لەگەڵ وزارەتانی پەیوەندیدار زۆر جار ساڵانە چەندین کۆنفرانسی جۆرە و جۆریش لەسەر ئەم جۆرە حاڵەتانە بکەن بە پێشکەشکردنی چەندین توێژینە و لە هەمان کاتیشدا چەندین دەرەنجامی جۆرە و جۆر یاخود دەتوانین بڵین پێشنیار بۆ ئەو جۆرە لایەنە پەیوەندیدارانە بخەنە ڕوو بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە دۆخانە بەڵام بەداخەوە نەوزارت بۆ نمونە گوێ لە زانکۆیەکان دەگرێت و توێژەران دەگرێت و زۆر جاریش توێژنەوەی توێژەرانەوانەیە لە کتێبخانە کەوتووە و کەسیش ئاوڕێ ناداتەوە ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ چێ بۆ ئەوەی کەوا زۆر جار ئاستی زانستی ئاستێکی ڕادەبەدەر لاواز بووە و زۆر جاریش لەوانەیە دەتوانم بڵێم پێکی کەوتووە نەیتوانی و بگاتە ئاستی چارەسەری ئەو جۆرە کێشانی کە ڕوبەڕووی ملەتەکەمان دەبێتەوە. بەڵێ سپاس دکتۆر عەبدولەتیف لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامیە لە ڕوانگەی بە وێنە گشتەکەی لە ڕوانگەی ئیسلامەوە تا چەند ئامرازەکانی ڕێگری لە گرانفرۆشی و لە تێکچوونی ئاسایشی خۆراک لە ناو کۆمەڵگادە یعنی کاری لەسەرەکرێەوە دەستە بەرەکرێت کە باس من قضیه شریعت بە نەسی مجرد تعامل لەگە واقع ناکاتن تەمهیدێک داتن دائما کە تۆ باس قضیه تشریعی دەکەی گە لە سیاقاتێکی مجرد وەریگری يعني إلا لقضي نهيا أمر وريقري بەرامبەر ناتوان تحملی کاتن ئەگە بەر لەوە تەزکیە نەکرابیتن تەزکیە ئێستا گرفتی مەسی لە وڵاتی بەر لەوەی تۆ يعني شتێک بکەی هاتی هەرچی يعني سەرچاوە ئەخلاقیەکانە تۆ دژایتەوە دەکەی لە ڕووی ڕیکلامەکان تۆ ڕابگرە لە ڕوو ڕاگەیاندەکان ڕابگرێت تا لە شێوازی قوتابخانەکان لە ئەدایی تۆ ئێستا ئینسان بەس بە سێ شت يعني سێ شت يعني بنژێرخانی ئینسانی یەک تەربیە و تعلیم ئەو خاڵەکە دوو دابینکردنی ڕزق و ڕۆزی سێ ئەوە قتاعی صحیە يعني کرد تەندروستی ئێستا سێری ئەو سێ بابەتەکە هەرێمی کوردستان لە کام وەزعدا هەیە چۆ بەس تەنیا تو وەریگری لە بوعدە ڕزق و ڕۆزیەکەی ئەوە زۆر کچکردنەوەکەی ئافاقی ئینسانیەکەیە تۆ لە ئاساسدا لە قەزیە تەربیە و تعلیم ئەو ئەزمە ئێستا قەیرانی لە هەرێم هەیە بەڵام ئێمە يعني ئێستا ئەو خەڵک چونکە ڕۆژان متەئسیرە بە قوتی ڕۆژانە خۆی کاریگەر دەبێت بە بەرزکردنەوەی نرخی بنزین یان تەماتە یان خیار یان نان بەڵام ئەدی ئەو قەیرانەی تربیە و تعلیمی کە خلالی ئەو سی ساڵی لە بەرۆکی حکوومەت هەرێمیگرتی ئەمە تەقسیر لەسەر کراوە بۆ نمونە ئەو هەموو توێژینەوەی کە مامۆستا ئاماژە پێکرد دەکرێتن ئەم توێژینانەوە چ دەستگایەک متابعە بکاتم جا توێژینە بەچێ گەیشتووە ئەو هەموو نەفەرێک ئەمە ئیفاد ناردمان ئیفادە چ بۆ خوێندنە چ لە بۆ دەوراتە کە گەڕانەوە لە هەرێمی کوردستان چ دەستگایەک متابعە کرد ئەو ئیفادانە چیانێک خۆڕهێناتەوە ئەمە ئیفادمان کرد هەموو بوارەکە ئیفاد کراوە لا پلس ئاستی هەموو وەزارەتەکان مەردودی لە بۆ هەرێم چ بووە
لمسائل التربيه والتعليم مكي كفر مشكله هوا كل لو سري كم ترخمي كل قضيه التعليم لو سري تاك دروز ذكي او تاك ناتو ان تعامل لقر نقيرامك نقوت رجاني خوي بكاتن بويس مثلا هتسن لو كحكومه كم ترخم برا ولا شعبك هيك قالك هي او بهدر ذاتن بون من هم مزرعه كلا مزرعه كيسر هذه من كردستان هي يعني جيش يعني مليارات دولار بارتو او عقاري بشيش درا بصبد درا بكونكريت درا بكاشي درا لكات المردودي او مزرعه لبو خوشيد دوك السيكز نبي شي استفاده كردوا تو شو برو بقري لا سي تقرا بقرت هذا جي وزاخوي برو بزانه لسطات سندي مزرعانا عامر او ودانا او ذا كاتي كابرتوا بكيف خوي تري تاندوا اشتي تاندوا لا بانتاي دو دونم هش دونم حف دونم مردودي من اوشل شويه ممكن ليك من دا مردودي همو يعني الدخلي او مصرفيه كده بس مصرفي اوكي سدفتر قصور لو مزرعه سدفتر قصور مردودك كنت بشادك هند تري وهرميشتو هناك صارت هزار طبعا يعني هناك سي ورقه $600 تقول لك هاتي $600 مردودي او هم مصروفك بديان دفتر الهدايا باشا حكم النيبرسي بلاني حكومه ومسابقه ما جاب يكرد بلاني حكومه لا شبكه هم مزرعه دابري عادي خلق النهج عادي زراع النهج تم كتصبوا كونكريت ومسبح وقلوب واشتوا مردوده كيسي اخو قال لي قرب اخوي او دا يكذبوها اقبا سوزايه اخوي او دا يكذبوها باشا تو باسي خداكي دنيا اسلام شلون امرك اخاد يعني اما هكاوي لنا ودوك وانا بيوتي اسراف يا زياده الروي يا زياده خرج كل شلون امرك اخاد وي كل ژیانی کۆمەلگای یەکسان بێ بە تایبەتی لە داهاتە ئابوووریەکان و هەروەها ئەو ئەرکەی کە دیارە کرێ بۆ کۆمەلگا لە ڕووی مافیشەوە مافەکانشان بە یەکسانی پێ بدەن. يعني من تخصص اقتصادي اسلاميه من عام بعد عام اسلامي قصدكم دائما يعني كومالك شتيم يعني حدود انسانه كانت زاد حدودي دصلاته وانيا حدودي دصلات اويك دابين كدني امني غذائي بيان امني اجتماعي اللي بده مكاتن بهموش تقبي حكم النابل لما يعني من زار هي باش يعني السينما ديك حكم هندق صدق لما قام حكم ذاتي ناوشي توا مثلا حكم فيدري ايوا كهرباء سر المكان او ايش ملايكه ايش واعظك بتبريت اسراف مكان ايش حكم نيبا من الاسراف حكم دبي يا ساو اجهزه كنترولي بك من كهرباء سرفنا كم لو حدودك بيم بخشريه واضح او يعني شيء ما محتاج ايني وتوجرش كومرات بمبري تو اسراب لا او دامك كذا برامج حكم النيه بين صحه مكاتن شيء حكومتي درغنيه ساو الرقابه وتاوديك او من شيء يعني سلوك انسان كان بياسا بخت النجير ياسا الدين لو سريك اجبيته لروي وعظته في ذلك تو اسراب ما كنا حد دقاتي برام حكم الناس بمبري حقنا حد دقاتي حكم دبياساشي هبي الشواش الالكتروني ميكانيزم آلة تقبي من الرؤية سوا بي كنترولي كاتن هاولاتي بتاعتن او صرفكا يستبون منا بەڵام بۆ خۆی ئیسلامی یاسای خۆی هەیە یاسای سزا و پاداشتی وانە لە بەرامبەر بشكل فقه اسلامي متحركات مثلا دائما سزا مثلا فقه اسلامي فقه اسلامي عقلي انسان للنصوص شتي وقرتوها وانيا لولا شو النصوص مخالفه كعرفي بدرين مخالفه يعني مصالح مرسليه يعني او شش خاليك بيدرين مصادر تشريع على مختلف فيها زقلو تاريخها هي او شش مختلف فيها عقل تدا اجدكاتن عقل كواتا يهلاش او شش باس ما كان منافين بقى النصق اوتوماتيكيا او شرع دينا يا ساي مرور خو فقهاء سنه كلها عصر قديم برام اصول دينا كابل غير مراعاتي يا ساي مرات سنكاتن جناح دكاتن كاتي خلجتك وجيتنو خلجتو شي يعني رداوي سير دكاتن بويا لخطوط عامكي حكومات دبيل اطاري وعظ وإرشاد دربي شيء حكومتي يعني يا سادر تون اويا بشوازك حكومه يا سادر كانت لو مسائل انا ككنترولي سرساوي اوا خوراك او حكومه دبي تخطيط سني صالح هبي من لما يجوا هولير خوين موا او بيبلوغرافي هولير كباز دكان ضل ازمي او لا هولير درجه هذا صالحه يعني قصي بتزيد لسكر التاريخ حتى قصدي مشروع سن حارب كله هولير كراوه يعني بروجي اوي زورجي كزنزاني كله هولير هاتوا بناو ستاقندا هاتوا بروج يعني مشكله اوي لهولير مشكله دور درجه دبي او حكومتك قيادي اردكات دبي لو يجوا بزاني هولير ازمه بلاني بو شهر سر كرني او ذا بلان وين تو بوريك بو مراش بيرك بدي
ئەو بیرە زیاتر زەرر باخاک دەگەنی تۆ دەبی پرۆژەکەت پرۆژه استراتیژی بی بۆ نمونە پرۆژه سەرحالی ساری خەیاند خزمەت بە هەولێر کرد ئەو ئاوێکە لە بەستۆڕە ڕاهاتە بوو تۆ دەبی پرۆژه ئێستا حکوومەتی هەرێم کە حەلی کردی بکاک بۆ 50 ساڵی دیکە گرفتی ئاوم لە هەولێر حەڵکرد نەخۆ هاوینی دابێتسان گرفت دروست بیتەوە وڵا گرفتی وشکە ساڵیە ئیشی حکوومەتی دەبی لە 50 ساڵ مەشروع عرضکاتن لە بۆ دابینکردنی ئاو ئەوەی قەزەی خۆراکە جەناب زیاتر نمونە بەنان هێناوە بەڕاستی قەزەی نان مرادفی ئاوە تۆ بێ ئەو ناتوانانی بژی بێدانش ناتوانانی بژی بۆ دەی پرۆژەی حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی نانیان قوتی ڕۆژانێک کە قوتی ئەساسی دەبێ حکوومەت پرۆژەی 50 ساڵی پێبیتن من ڕۆژ لە دوبەی بووم لەگەڵ مهندسە قسەم کرد مهندسەکە مەسری بوو دێم پرسی ئەو حکوومەتی دوبەی بۆ گەشە دەکا بۆ لە حرەکەدایە وەرەکە تعارفمان کرد گوتی دکتۆر بام قسەکە بە تۆ برێم گوتی لەو دووبەی کە شتێک دەبێت یعنی سەرەتایی ئەزمەک دروست دەبێتن پرۆژەش 15 ساڵی بۆ دادەنێن لەنا ئەو پرۆژە 15 ساڵی پرۆژێکی بۆ دادەنێنەوە یعنی هێشتا ئەو پرۆژە 15 ساڵی مایە سەقفی زەمەنی بەڵام ئەو 15 ساڵی ئیش دەکرێت زائدە پرۆژە دیکە دروست دەکەن لە ناو نەفسی پرۆژە بۆ ئەوەی دائما لە معطیاتی نوێ دابێت دائما توشتی نوێ عرضکە بۆ ساحە لە هەموو مەجالەکانی ژیاندا کۆیکەوە. بەڵێ سپاس دکتۆر ئێستا کورد یا بڵێن ئێمە کە لە باشووری کوردستانیان لە هەرێمی کوردستانین لە هەموو کەس لەوانەیە زیاتر کورد پێویستی بە سەقامگیریەوە ئاسایشی نیشتیمانیەوە ئاسایشی نەتەوەی ئەوەی کە بەڕێزت باست کرد بە بڕوای تۆ ئاسایشی ئابووری و دابینکردنی سەقامگیری کۆمەڵایەتی تا چەند لە قۆناغی ئێستا کە هەم کورد دەوڵەتی نێوەکیانی نییە وەک خۆی هەموو جارە سیاسیەکان ئەڵێن مەترسی ئیقلیمی و مەترسی دەرەکی لەسرە یعنی کودەتای بەسەرا بکرێ ئاش بەتاڵی پێ بکرێ یعنی تا چەند زەرورە لە ئێستادا دەست نەبرێ بۆ دەستکاریکردنی ژیانی خەڵکو و بەرزکردنەوەی ئاستی گرانی و گرانفرۆشی و سنووردارکردنی گوزەران یعنی تا چەند گرنگەوە زۆر گرنگە تو دابینکەری سەرێکی ئاسایشی ئابووری چونکە هەر وڵاتێک ئەگەر هاتو تو کیانێکی سەربەخۆشت نەبێت بەڵام سەقامگیری یاخود بۆ نمونە ئاسایشی ئابووریت لە حاڵەتێکی زۆر بەهێزدا بێت ئەو کات لەوانەیە هەرچەندە ئەگەر بێت و فشاری دەرەکی و ئەقلیمیش لەسەر بێت لەوانەیە زۆر کاریگەری ئەو تۆ نابێت بەڵام لە کاتێک ئەگەر هات و فشاری ئەقلیمی و دەرەکیشت لەسەر بێت و تو لە ناوخۆشت بۆ نمونە ئەو جۆرە هێزت نەبێت یان ئاسایشی ئابووریت بە حاڵەتێکی ڕادە بەدەر زۆر لاواز بێت بەڕای من زۆر جار دەبیە خۆراکی ئەو جۆرە وڵاتە ئەقلیمیانەی کە زۆر بە ئاسانی لەوانەیە توانای لە ناوبردنت ببن بۆیە ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کەوا پێویستە تو سەقامگیریەکی ناوخۆی دەستەبەر بکەیت بۆ ئەوەی ئەو جۆرە سەقامگیریە و ئەو ئاسایشە ناوخۆیە ببێتە هۆکاری بەهێزی ئاسایشی دەرەکی چونکە زۆر جار تو قسەکەت بەهێزە لە کاتێک ئەگەر لە ناوخۆ بەهێزبی بەڵام من چ لە قسەیەک بکەم کە لە ناوخۆدا لاواز بووم و لە هەمان کاتیشدا لە ئاستی دەرەکی زۆر جار خەڵکی دەرەکی بەلاوازی تەمەشای ئەو جۆرە وڵاتات یاخود ئەو جۆرە دۆخەت دەکەن کە هەیە. بەڵێ دکتۆر باسی ئاویشی کرد ئەی سەرچاوەکانی ژیان ئاو نانە تا چەنەمە جوڵەی ژیان ڕاگرێ ئەگەر بەردەوام بێ بۆ نمونە مەسەلەی چارەسەر نەکردنی ینی کێشەی بێ ئاوی و هەروەها مەسەلەی نان بەرزبوونەوەی نرخی نان و گرانکردنی بەڕێی من زۆر بەداخەوە ینی زۆر جار تو خەڵکی مەشغوڵ دەکەی بە هەندێک شتی زۆر سەرەتاییەوە ینی ئەمانە دەبواە چەندین ساڵ پێش ئێستا بۆ نمونە چارەسەر کرابوون بەڵام زۆر بەداخەوە دکتۆریش ئاماژەی بێکرد ئێمە پلانی کاتیمان هەیە ینی زۆر جار تو ئەو بەتانکرد تەوزیعکردن بەڕێی من ئەمە چارەسەر نییە بۆ چونکە تو ئەمڕۆ ئەگەر دابین کرا خۆ بەیانیش پێویستیت بەیە دوو بەیانی پێویستیت بەیە ساڵی دا پێویستیت بەیە ئایا ئەمانە چۆن دەکرێت بۆ نمونە تو بەرنامەیەکی درێژخایینت هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە ناکرێت بۆ نمونە تەنها تو بۆ ئاستێکی یاخود بۆ ڕەزامەندی خەڵکەکە چارەسەری کاتی دەستە بەر بکەی هەرێمی کوردستان لە هەموو ڕوانگەیەکەوە دەتوانین بڵین زۆر بەهێزە حتا لە مەسایلی سەرچاوەکانی ئاوی زۆر جار تو ئاوەکەت بە فێڕۆ دەڕوات و لەوانەیە وڵاتانی تر سوودی لێ دەبین یان خوارد و ناوەڕاستی عێراق سوودی لێ دەبینن بەڵام بۆچی ناوی بەندا و دروست بکەی هەم لە بواری ئاوش سەرچاوەیەکی سەرێکیە و هەمیش دەگەشت و کاڵ و دەتوانی سوودی لێ ببینی و هەمیش سێکتەرەکانی تری وەکو کارەبا یاخود بۆ نمونە گەشت و گوزار یان چەندین مەسائلی تر بەڵام بۆ نەکراوە ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا بەرنامە نەبووە یاخود بەرنامە هەبوو نەتوانراوە بەردەوام بێت یان دەتوانین بڵین زۆر جار بەرنامەی حکوومەت ئەوەی نییەکەوە بۆ نمونە پلانی استراتیژی هەبێت بۆ دەستەبەرکردنی ئەم جۆرە دۆخانە یان حکوومەت دەیەوێت ساڵانە ئەم جۆرە کێشانە جارێکی تر بەرەوکی هاوڵاتیان بگرێتەوە تاکو بۆ نمونە
بەنیازی چارەسەرکردنی ئەم جۆرە دۆخانە هەندێک مەرامی تری خۆی بەدەست بێنێت یان چەندین مەسائلی تر. بەڵێ بە بڕوای تۆ تا چەند ململانیەکان بە تایبەتی لە ناوخوا هێزە سیاسیەکانیش ململانەی سیاسیان هەیە بەڕێزت پسپۆڕەکە لە بواری سیاسەتی دارایی و نەختینەیە یعنی تا چەند ململانی سیاسی ناوخۆی تەجاوز دەکاتە سەر چۆنەڵی هەڵاوسانی نرخ و سیاسەتی دارایی و نەختینەیش دیارریەکە و ڕەنگڕێژیەکە. جا ئەمە دۆخەکەی زۆر ئاڵۆستر لێ کردووە بەداخەوە چونکە زۆر جار ململانی سیاسی دەبێتە هۆکارێکی ئەوەی کە تو خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین نەک بۆ نمونە لەسەر حسابی برسیکردنی خەڵکەکەی تو هێزەکەی خۆت بۆ نمونەوە پیشان بدەیتەوە زۆر بەهێزە یان دەسەڵاتێکی تەواوی و ڕەهای هەیە. نەخێر زۆر جار بەرنامەی ئەم جۆرە هێزە سیاسیانە دەبێت لە خزمەتی هاوڵاتیان بێت و لە خزمەتی بژێوی خەڵکەکەی بێت ئەو کات و دەتوانی بۆ نمونە ئەم جۆرە هێزە هەڵبژێری جا لە هەڵبژاردنەکانە یاخود بۆ نمونە لە دەسەڵاتە یان هەر حاڵەتێکی تر بەڵام بەداخەوە ململانەیەکی ناتەندروستمانە لە هەرێمی کوردستاندا هەر کەسێک و لەسەر حسابی برسیکردنی خەڵکەکەی یاخود زۆر جار چارەسەرکردنی دۆخی کە دەتوانین بڵێن ئەمە ئەرکی حکوومەتە جاری وایە دەسەڵاتی سیاسی یاخود حزبی سیاسی دێت چارەسەری ئەم دۆخە لە ئەستۆ دەگرێت هەدەفەکەش چییە؟ هەدەفەکە ئەوەیە کە بڵێن بۆ نمونە ئەم جۆرە هێزە سیاسیە باشترە لە هێزە سیاسیەکانی تر. بەڵێ من لە ئەخیری بەرنمەکە ئەو پرسیارە لێکم ئایا بە بڕوای تۆ ئەوەی ئێستا لە کوردستان ئەگوزارێ لێکەوتە و دەرهاویشتەی چییە ڕاستە ئێوە نەقدی حکوومەتەکان نەبوونی سیاست نەبوونی ئیرادە نەبوونی پلان نەبوونی نەخشەیەکی ورد یعنی ئێستا ئەم واقعی ئێستا دروستوە بە تایبەتی ئەو شێوازەی کە لە بازاڕەکانە ئایبینی زۆربەی کەلوپەلەکان یعنی ئێمە گرانیەکی لەسەر خۆی زۆر گەورە و فراوان ژیانی تەنیوین و داگیر کردوین بەڵام بێ ئاگاین هێدی یعنی ڕۆژانە ڕووبەرەکەی فراوانترە بێت ئەمە لێکەوتەی چییە؟ بەڕێی من لێکەوتەی ئەوەیە کە تو ناکرێت حکوومەت بە حزبی بگەی و ناکرێتش بۆ نمونە لە حکوومەتدا تو سیاسەتی بە حزبیکردن ئەنجام بدەیت کاتێک کە بۆ نمونە حزبەکانی دەسەڵات چوونە ناو حکوومەت دەبیت وەکو حکوومەت سەیری ئەو جۆرە دەسەڵاتە بکەیت ناکرێت بۆ نمونە لە بەرژەوەندی حزبەکەت ئەگەر بێت و بۆ نمونە تو جۆرە ڕفتارێک یان جۆرە بۆ نمونە یاسایەک یا خود ڕێسایەکت خستە بەرباز لەوانەیە زەریری بە حزبەکەشت بگەینی شتێکی زۆر ئاساییە بۆ چونکە تو بەرژەوەندی خەڵکەکەت بەلاوە زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە لە ناو حکوومەتیشدا حەزبایەتی دەکەین و ئەمە وای کردووە کە دۆخەکە بگاتە ئەو جۆرە ئاستا و لە هیچ کات و سادێکیشدا ئێمە هاویشتەی چارەسەریەکان نبین بەڵکو زۆر جار هۆکاری سەرێکی بین بۆ هێنانەدی چەندین کێشەی جۆرا و جۆر و کێشەی لاوازی کە خەڵکەکەی خۆمان پێوە سەرقاڵ بکەین و زۆر جاریش بیری لە هەندێک شتی تری زۆر گرنگ بەرینەوە کاتاکرێ بڵێن ئێمە ینی چۆنەڵی سیاسەتی حیزبی تەجاوزی کردوتە ناو سیاست و دەسەڵاتی حکوومەتەوە بەڵێ زۆر ناتوانین ئەمە بشارینەوە لەبەر چێ چونکە زۆر جار لەوانەیە ئەم جۆرە حزبە حتا لە مەسائلی دەسەڵات و لە مەسائلی حکوومەتیش کاتێکەوە دەچێتە سەر دەسەڵات زۆر جار بەلای ئەوە ئەگەر بێت و پەسەندی یاسایەک بکات و لە بەرژەوەندی حزبەکەی نەبێت بەلای زۆر گرنگ نییە بۆ ئەگەر بێت و خەڵکەکەش ڕەزامەندی دەرنەبڕێت بەڵام بەس حزبەکەی ڕازی بێت بەلایەوە زۆر پێ دوایە لەم قۆناغەدا تەندروستیە ژیانی حیزب لە مەرگیا لە نەخۆشی ڕزگارەکە ئەم جۆرە کە چارەسەر لەسەر لاشە و لەسەر جەستە و لەسەر ئاسی گوزەران و ژیانی خەڵک حیزبی دەسەڵات بەهێزکرێ بەڕێی من لە هەموو بوارێک و لە هەموو وڵاتێکیش حتا وڵاتانی پێشکەوتوش حزب هەیە بەڵام حزب ناهێت بۆ نمونە لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی دەسەڵات بۆ نمونە حزبەکەی خۆی دەوڵەمەند بکات بەڵکو حزب لە پێناو ئەوەیە کە چوو دەسەڵاتیش ئەو حزبەی تر کە بۆ نمونە دەبێتە معارض بتوانێت بەرنامەی ئەم جۆرە حزبانە لە دەسەڵاتدا بە شێوازێکی ڕادەبەدەر پیشانی خەڵکەکەی بدات کە ئەمە بەرنامەی ئێمەیە بۆ ساڵانی داهاتوو شێمە دەتوانین بۆ نمونە شتی باشتر بکەین بەڵام بەداخەوەی لە هەرێمدا دەگوزارێت بەڕێمی دەتوانین بڵین زۆر جار لەوانەیە لەسەر جەستەی هاوڵاتی و لەسەر جەستەی خەڵکەکە زۆر جار حزب ئاستێکی زۆر بەهێزی بەخۆیەوە بینیوە و ئەمەش دەتوانین بڵین کێ قەرەوەی دەداتەوە خەڵکی هەژاری هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر عەبدولەتیف پێ دوایە سیاست سەنتەریا سوورگەی دروستبوونی ئەم دۆخەیە کە ئێستا لە بازاڕەکانی کوردستانە کاریگەری دروست کردوە لەسەر ئاستی ژیان و گوزەرانی خەڵکی لێکەوتەکانی سیاسەتە بەتاکی خۆ سیاست لە هەموو مفاصلی ژیاندا هەیە بەدیهیات هەڵبەت ئەوەی دکتۆر باسی کردیانی مەبەستمەوەیە سیاسەتی بەهێزکردنی حیزبی دەسەڵات لەسەر لاشە و لەسەر جەستەی حکوومەت خۆی ئەمە بە واقعی تەماشاکەین هەندێک شتێک دەستە بابی ینی ممکنەوە بۆ عقاردا بڕۆ بەڵام ممکن نییە ئەوە لە حسابی بێ بەرامبەر بیتن کابل هەوڵ حزبەکە خۆی باقواتری بۆ ئایندەی بەڵام نەک لەسەر هاوڵاتی باجەکەیە ئەلێر ئیشکالەکە هەیە کاتی تۆ دێ لە حسابی هاوڵاتی خۆت بەس بەسەر دەکەی من بەڕاست لێرانە
مەترسێکی گەورە دەبینم ئێستا حالیان لە ڕێی ئەو کەناڵی بەڕێستانەوە عرضی بکرێن ئەوەیە کە يعني تضخيمي يان تمديدي يان بيروسكردني قطاعي خاصة لسا قطاعي عام أيستوى مترسيك لو ده هي من درين دجرنو روجك ملا مشهور ورفيق كيدا سنة راوا فرخ جورجي لكن أقول كي رفيق كيدا استجوري دري توجد دري راوس قداك هاتو خبرك مدي يتر غافل دبي ملا بيني قداك أقول كسر برتنا كنا كي وكابرج جوري يعني ملا مشهور كل شيء يقول كيدا قريب تبطوس كذا كوتا جوري ومتساوي كابرج جوري دري ملا تبطوزة سيا قلت باكل ببصي أو دزاين تبطوزة كاتي يعني باقول كبيت جوري أما استعد بقناعتي من أو سرتها لبا أو تحاول كم ما ترسم لي هي يا خوم أبي جواب يعني يعني قطاعي خاص يعني صبغي عامي هاليوم تو قطاعي بربردتي قطاعي تندرسيتي قطاعي خدماتتي أجا أوهم وا لكرتي قشتي بتو كرتي تايبد بقناعتي ما ترسيك اللي رزول قوري ما ترسيك بو چونکە ئەو وەختی حکوومەتەکە ئەوەندە لاوازدەی بۆ ئەوەندە لاوازدەبی سەیتەرە هیچ نامێ چونکە ئەمە بەشێکی ڕقابیمانێ ئەو قەزی ڕقابی تا ئێستا لە ئاسی وەزارەتەکان تەفعیل نەکراوە ئەوی من ساڵانێک لە نووسینگی وەزیر و لە دیوان دەوام کردووە بەڕاستی قطاعی يعني ڕقابی متابعة دەتوانین برێن شبه معدومە نییە بڕدایان ئیفات هاتینەوە ئەسڵ ئەوانەی کە لە ئیفات هاتوونەوە ڕاپۆرتیان نییە کە ئەوانە چیان کردووە بۆیە کاتی تۆ ئەو دەرگای واڵە دەکەی بەوەی هەمووی لە کەرتی گشتیەوە بە بۆ کەرتی تایبەت بێتن و ئەو يعني هەیمەنەی و شەریکات و کۆمپانیاکە کەمە دەزانم شەریکات و کۆمپانیایی چێن دەست بە سەدا بگرن بەسە قوتی خەڵک من بە قەناعەتم وایەوەیە ئەوە بەرەو يعني تحولەکە لە ڕووی هەم اقتصادی هەم لە ڕووی سایکۆلۆجیەوە هەم لە ڕووی سۆسیۆلۆجی و ئیشکالی هەڵی مەترسی هەیە ئێستا کە کەرتی گشتی ئەکرێتەوە بە کەرتی تایبەت بە تایبەتی لە ئاسی وەزارەتە خزمەتگوزاریەکان خەدەمیەکان هەر ئەو بابەتەیە يعني ئەو تەلەڤیزیۆن تەوسیق دەکرێت من ئەو قسە و کابراکی ئەکادیمی و کابراکی خوێنەوەر دەکەم بەجددی يعني مفهومي تعليم وتربية كخو استبر مارويران دسي او كاتب بدست صفر او كرتي تندرستي براسي كو استخو لكن الرداو بتوثيق بكابريغو ايوا درين بجدايتان كردو له كونغريشي اسطنبول لسر قضيه وضعي تندرستي لهرم كردستان درين الرجيش داد الرجيش صدا اون دا قلبينا من صنوات تسندا دري بزيشي كورد دستان هي اللي ساكنوا درماني خراب لسد خوشكاني خوي ذاته كرتي تايبت كرتي تدرسي يعني قطاعي الصحيد وابو شودا برو قطاعي برودو تعليم بو شودا برو قطاعي خدماتي كدابين كدني رزق وروزي او سساوي دهاتي هريم كسساوي دهاتي جيانيشه قصدي او خواردنا تهمون تو بخير برهم ترسي تو اخر تون بكنترول دك ايوا راستا اسا مسؤوليتي عفوا او مسؤوليتي او كحكم دك اما اوانك حكم دك دكتور ماموس اوانا بشكل لبراو خشكو كاتشي اما براي منا خشي اما ناس حكم دك اوان دي بزان او سفينه غرق بيتن همو تدا غرق دبي راستا سپاس دكتور من هیچ منما وقت دو قسەی خۆت بە کورتی لەنی خولەکە بکەیت والله من هتا اكيد دك لما لو ما ترسيك يا بروشي هرمي قرتوا ك لاورا بقرت هذا جي خوراك هذا جي كرتي تايب كرتي تندرستي الاخيري بمبا هرشش قرص دبيدم كروجارد من سلمي كتسمى ترسيدار بوا بله سپاس دكتور يدي دو قسە دەگەر شتێکت مابێ لەسەر کۆی تەوەری بەرنامەکە زۆر گرنگە حکوومەت بۆ نمونە هاوڵاتیانی خۆی بەلاوە زۆر گرنگ بێت چونکە بەهێزی ناو خۆی هۆکاری زۆر گرنگە تو بەهێزش بینە لە ئاستی دەرێکیەوە بەڵام فەرامۆشکردنی خەڵکەکەی خۆت بەمانەی ئەوەی دێت کە فەرامۆشکردنی دەسەڵاتی سیاسی خۆت بەرامبەر بە هاوڵاتیانی وڵاتانی تر بەڵێ سپاس بۆ دکتۆر ئیدریس ڕەمەزان توێژەر لە سیاسەتی دارایی و نەختینەی سپاس بۆ دکتۆر عەبدولەتیف یاسین توێژەر لە زانستی ئیسلامی و تونوتیژی خێزانی سوپاسدانەکەم لەم بەرنامەیە ئامادەبوون بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی گفتوگوی ئەمڕۆمان تا گفتوگویەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن